ڕوومەڵە تایبەتیە سەرساڵێ تورا میدیاییە ڕووداوێ پیرۆزباهیە لە هەواتکەت ئەفجاب و ساڵا نیژی پەیامێکمە هەیە گەل سوزا کارێن نیە تورا میدیایە ڕوودا و ساڵانی لە بینەرێن خۆ پیرۆستکەت و سوزا بەردەوامیە هەوڵدانەش بووی پێشکەفتنێن زێرەتر دەدات ئەڤە ناڤەڕۆکە پەیامامە تورا میدیایە ڕووداوەیە ببوونەیە ساڵانیە زاینی ئەم پیرۆزباهیە لە هەمی بینەرێن تورا میدیایە ڕووداوێتکەین ئەم پێڤینە 2026 ببیتە ساڵا ئاشتی و شادیە بۆ هەر کەسێکی ڕووداوێ بە ڕێچێک شکاندنێ دەست پێ کرد و بگیرانی پێشەنگیا خۆ دناو میدیا کوردستانê و هەرێمێدا بەردەوامە لە گۆڕ راپرسیا داوی یا کۆمپانیایەکە پسپۆرک و بە بەشداریە پسپۆرên ناوخۆیی و جیهانی لە مەها دوماهێکیا 2025 هاتیە ئەنجامدان ڕوودا و دوارێ تەماشەکردن و باوەریێدا مینا هەرجار لە باشوورێ کوردستانê یەکەمە بێ ڕکابەرە هەروەها دناوا بینەرێن کورد لە پارچەیەن دیەن کوردستانê و دەرڤەی وڵات هەر ئەدرێسا یەکەمە هەروەها ژمارە خوێنەرێن ڕووداوێ بە هەموو زمانان بە سەدان ملیۆنان زێدە بوویە ڕوودا و درێژاهیا ساڵا 2025دا ji بووی ئاژانس و دەستگەهێن میدیاییên جیهانê çavkaniya nûçeyan ya Kurdistanê و herêmê bûye li sala 2025 ڕووداوێ pirs û dengê xelkê Kurdistanê gihandiye netewên yekbûyî wişka spî Ewropa û Çînê û cîhanê salanî dê bibîte sala berhemên nî berfirehbûna zêdetir ya ڕووداوê û hewildanên ji bûyî pêşkeftinên zêdetir بۆ ڕووداوێ دێت بەردەوام بن تورا میدیایە ڕوودا و 31/12/2025